دەباری بەسەر خاچی کوردستانماندا دەباری بەسەر خاچی کوردستانماندا دەباری بەسەر خاچی نیشتیمانماندا دەباری بەسەر خاچی نیشتیمانماندا دەباری هەرچی گەردە و خۆڵە مێشە ڕای دەماڵی 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 ڕای دەماڵی چێ دەتوانێت ڕێلابارینمان بگرێ با بگرێ چێ دەتوانێت لە بەرتینی شەپۆلمان خۆی ڕاگرێ با خۆ بگرێ چێ دەتوانێت ڕێلابارینمان بگرێ با بگرێ چێ دەتوانێت لە بەرتینی شەپۆلمان خۆی ڕاگرێ با خۆ بگرێ دەبارین دەبارین بەسەر خاچی نیشتیمانماندا دەباری بەسەر خاچی کوردستانماندا دەباری بەگوڕبالێزما دەباری بەگوڕبالێزما دەباری ئێمە کاتێکە دەبارین بەگوڕبالێزما دەبارین بەگوڕبالێزما دەباری ناحەزانیش با بزانن ناحەزانیش با بزانن ئێمە سەرچاوەی لافاو و خنچێنەری ئەوانین ئێمە سەرچاوەی لافاو و خنچێنەری ئەوانین دەبارین دەبارین بەسەر خاچی کوردستانماندا دەبارین بەسەر خاچی نیشتیمانماندا دەبارین چێ دەتوانێت ڕێلابارینمان بگرێ با بگرێ چێ دەتوانێت لە بەرتینی شەپۆلمان خۆی ڕاگرێ با خۆ بگرێ چێ دەتوانێت ڕێلابارینمان بگرێ با بگرێ چێ دەتوانێت لە بەرتینی شەپۆلمان خۆی ڕاگرێ با خۆ